بۆ ڕێگرتن لە بڵاوبوونەوەی نەخۆشی تای خوێنبەربوون کە بەهۆی گەنەوە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ دەگوازرێتەوە، بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلەیمانی ئامادەکاری پێشوەختەی ئەنجام داوە. بەڕێوەبەری خۆپاراستنی تەندروستی سلەیمانی دەڵێت ئەگەرچی تا ئێستا هیچ حاڵەتێک لە پارێزگای سلەیمانی تۆمار نەکراوە، بەڵام گرنگە هاوڵاتیان بەردەوام ڕێنماییەکان جێبەجێ بکەن. ئەوەی ئاژەڵ بەخێوەکەن پێویستە بە هیچ جۆرێک لە ئاژەڵەکان بەدەستی ڕوت و دەموچاوی ڕوت و لەشی ڕوت مەبەستمەوەیە کە ئەڵێم لەش ئەبێ دایمەن جلێک هەموو لەشیان داپۆشرابێ، دەستەکانیان داپۆشرابێت، دەموچاویان داپۆشرابێت، چکە گەنەکە بیا بە هەر شوێنێکی لەشیان کە دیار بێت پێوەی بە مەترسی دروستەکە نابێ خۆشیان ئاژەڵ سەر بڕن. هەچ کاتێ ویستیان بەم شێوەش کە خۆیان داپۆشیوە ویستیان ئاژەڵێکیان سەر بڕن دەبێ بیبن بۆ قەسابخانە هاوڵاتی بە ڕێزیش گۆشتێک مۆری پیەوە نەبێت کە نیشانی ئەوەیە ئەمە بە ڕێگایەکی تەندروست سەر بڕاوە هەڵگری نەخۆشی نیە و بە ڕێگایەکی تەندروست دەفرۆشرێ نەچێت لەبەر ئەوەی بڵین خوا نەخواسە بیکڕێ لەبەروی هەرزانترە 2-3 بەڵام مۆری پیەوە نییە ڕەنگە ئاژەڵێک بێ هەڵگری نەخۆشیەکە بێت. ڕۆژی 24 ئایار حکوومەت یەرێمی کوردستان ڕەزامەندی دا لەسەر خەرجکردنی 2 ملیار و 771 میلیۆن دینار بۆ بەرەنگاربوونەوەی نەخۆشی تای خوێنبەربوون، بەڵام بەوتەی لێپسراوی هۆبەی کوشتارگەکانی سلەیمانی بەهۆی ئەوەی تا ئێستا هیچ بڕەپارەیەکیان بەدەست نەگەیشتووە نەیانتوانیوە دەرمان بکڕن و دەست بکەن بەڕشاندنی لەناو ئاژەڵ و ئەو شوێنانەی تێیدا بەخێو دەکرێن. ئەم ساڵ تا ئێستاکە بۆ جێدابین کراوە لە وەزارەتی کشتتوکاڵی سەرچاوەکان، بەڵام تا ئێستاکە هیچ دەرمانی نەکراوە بۆ ئەوەی بتوانین ئەنجامی ڕێکاری مەسەرەن تند زیاتر بگرینە بۆ ڕشاندنی ئاژەڵەکان لە گوندەکان و هەروەها دەرمانکردنیان. مە بەرەو هاوین ئەڕۆین بەرەو گەرما ئەڕۆین لە ئێستادا گەنەکە تەشەنەی کردووە زۆر هەیە لە ئاژەڵەکانە ئەبیندێت ئەوش لە ڕێ کوشتارگەکان و کاتێکە ئەو ئاژەڵان نابرێن بۆ کوشتارگە ئەبیندرێت پێویستە بە زووترین کات ئەو بودجەیە بکرێ بە دەرمان بۆ ئەوەی بتوانین ئێمە لە ڕێی هەوە ڤێتەنەریەکانی کە سەر بە بەڕێبەراتی ڤێتەنەری سلێمانی بتوانین ئەو هەڵمەتە ئەنجام بدەین. بەپێی ئامارێکی وەزارەتی تەندروستی حکوومەت یەرێمی کوردستان تا ئێستا 5 حاڵەتی تای خوێنبەربوون لە هەرێم تۆمار کراوە و 3 کەسیش گیانی لەدەستداوە، بۆیە پزیشکان ڕێنمایی ئەدەنە هاوڵاتیان خۆیان بە دوور بگرن لەو ئاژەڵانەی کە گەنەیان پێوەیە و چارەسەریان بکەن لە ڕێگەی دەرمانەوە. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی.